وەکو دیار بوو بەداخەوە چواردە قوربانیمان هەبووە کە چواردە گیان لە دەستدان بۆ چوار کەسیش بریندارن و چەند کەسێکیش ڕزگار کراون لەو باڵەخانەیە کە بە شوێناوخۆی قوتابیان بووە مامۆستا و تەڵەبەی تێدا بوون. والله هێتا ئێستا لێکۆڵینەوە نەکراوە لە بەیانیوە دەوانەوێت دەست بە لێکۆڵینەوەیەکی چڕ و پڕ بکەین لە هۆکار و فاکتەرەکەی وەکو بە تا سەرەتای بێمە ڕاگەنەوە کە هۆکارێکە ڕەنگە شۆرتی کارەبا بوو بیتن بەڵام ئێمە پێویستە بە دیراستە و لێکۆڵینەوەیەکی تونتر هەیە کە بزان هۆکارەکەی چییە کەم تەرخەمەکانی کوێدا بووە بیناکە هەموو مەرجی سەلامەتی تێدا بووە تێدا نەبووە دەبی لێکۆڵینەوەیەکی تاوا بکەین ئەوجا دەتوانین ئەو شتانە بەڵاو بکەین کە هۆکارەکەی چی بوو. بارودۆخی بریندارەکان باشە جێگیرە خراپ نییە بارودۆخیان بەس بەداخەوە قوربانیمان لێکەوتوتەوە و سەرخۆشی لە خۆمان و لە خانەوادەکانشیان دەکەین. وەکو نزیکەی 20 کەسێک تێدا هەبووە چونکە چەند کەسێک ڕزگار کرابوون و چەند کەسێکیش بریندار بوون.